5 ڕۆژە موچەی کەمەندامان و خاوەن پێداویستە تایبەتەکان نەدراوە. هەفتەیەکە وەزارەتی دارایی کردوێتی بە منەت کە ئەمڕۆ موچەی چین و توێژە زەڕورەکان دەدرێت کە خوێندومانەتەوە لە هەموو کەناڵەکان و نەوسایتەکانە کە کەمەندامان بەشێکن لەو چین و توێژە زەڕورانە. وەزارەتی دارایی دەڵێ بانقەکانمان پڕن لە پارە بەیانی بچن موچە وەرگن، بەڵام کاتێک یینەوە ناو بانقەکان کە لە عادەوەی کە وتراوە بانقەکان 1 دیناری نییە تا بێن بە کەمەندامان. بەڕاستی ئێمە نازانین ئەم گرێکوێرەی لەکوێیە تا بکرێتەوە. ئایا وەزارەتی دارایی ئاگای لە بانقەکانی خۆی هەیە لە شاری سێمانی کە پارێتیانە و دوای ئەوەش بەدەل لە هەموو ئیشە ئیداریانە 85 ڕۆژە کەمەندامان کە مانگی ڕەمەزانی پیرۆزی هاتووە بەسەرا بەرەو جەژنی ڕەمەزان دەڕۆین. هەزاران کەمەندام لەم شاری ئێمەدا 1 دیناری لە گیرفانانیە، خێزانارین، کرێچین، مناڵمان هەیە، وەزعمان خراپە. نازانین ئەگەر حکوومەتێ بی لەم چین و توێژە زەڕورە نەکاتەوە ئەبێ پی لە چ چین و توێژێکی کە بکاتەوە، چ چین و توێژەکەیە لە هەموو دنیاە لە کەمەندامان پێویستر. 85 ڕۆژە لەم کاتەدا کە کە مانگی ڕەمەزان هاتووە وە جەژنی ڕەمەزانیش بەڕێوەی ئێمە موچەمان پێ نەدراوە. ئێستا دەنگۆیەکی ژەیە کە لە هەمووی ناخۆشن، گویا موچەی کەمەندامان دەخرێتە دوای جەژن. ئەمە چه هەستێکە حکوومەتێتی بەرامبەر بە ئێمەی کەمەندامان.